داواکاری نەمە کاک ئەمە نەفتن بدرێتێ وەڵی ئەمە داران نابڕین داواکاریمە ئەوەندێ بەناندارکردنمە خۆشنە وەڵا 4 ساڵە نەتوانمان دەگرتووە داوای ئەوەی دەکەین پۆلیسی دارستان مارمارگەڕایە دەرێ بەمری مری ناحیەدا دەین داران دەبینەوە لە ژوورێ دانەبینتە دەرێ شتیوا هەیە ئەسڵ هاتە شتیوا یەک گوندی نەگەڕین بەس ناحیەی سکتان گەڕاینە والله زابرم نفت برين شي چەند ساڵە حساب ناکری بەڵام لێرەدا ئەمە برین نەرین ناحیەکە نابی تەرخەمەندی بە گوێرەی نەوت ئایدیوانە ئایدی مەنیە ئەگەرەوان حەولێکی بدەن دەبی بەڵام ئەگەرەوە حەول نەدەن ناک من وەک گەنجێکی سکتان 4 ساڵە نەوتما وەرنەگرتووە و بۆ خۆت دەزانی سکتانی شوێنێکی شاخاویە و ناوچە شاخاویە و ئێستا وەختی بەفر و بارانبارینە بۆیە لێ ناگەڕێن ڕێگاژ نادان دار و بار ببڕین بۆیە نەوتمان پێویستە زۆر ساردا وەڵا داواکاریمانەوەی نەفتمان بۆ بنێریەوە